بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات فێستیڤاڵی یادی 237 ساڵەی شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری بەڕێوەچوو. لەم فەستیڤاڵەدا بە چەندین چالاکی کەلەپوری و کللتوری و کۆمەڵایەتی یادەکە بەرز ڕاگیرا. پرۆژێکمان هەیە بەناوی سەرا بدوێنێ، یەکێکە لە پرۆژەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە هەمیشە ئێمە کارمان بۆ کردووە کە زانکۆی خۆمان و زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی بە زانکۆی خەڵک بناسیێنین و زانکۆیەکی کۆمەلگایەوەتە خزمەتی بابەتەکانی کۆمەلگایە. یەکێ لە بابەتە گرنگەکان لانی ڕۆشنبیری و کللتوری و کەلەپوریە کە ئەتوانین بڵین گرنگیەکی زۆری هەیە لە ژیانی خەڵکە. کاستم دیزاینمان هەیە، شتی کوردەواری، هونەری کوردەواری تەبعەکەین لەسەر ئەو شتانەی کە لە ڕۆژانەیە بەکارە. بە نمونە ئەم وێنانەمان هەیە کە هەمووی ژنی کوردەواریەوە بەسەر و دەستی کوردەواری و خشڵ و شتە کۆنەکانەوە ناوی شەدەلارە. یادی سلێمانی پیرۆزەکەم لە سەرجەمگەلی کوردستان ئێمە وەکو براندی بایتاف بەشداریمان کردووە لەم فیستیڤاڵە، چونکە بەرهەمەکەمان کوردەواریە و لە ماوەدی سروشتی پێکاتوە. بەڵێ من بەکاری دەستم پێ کردووە و ئەمە چەند ساڵێکە خەریکی ئەم کارم و دڵشم زۆر پێخۆشە و تی مۆنۆپۆلی ئەوکە یاریکی جیهانیە تەرجمەمان کرد بۆ کوردی و لەگەڵ شەخڵێکی شاری سلێمانیمان پیا کرد حتا بە کەلتور و بە هەموو شتێکەوە گەر بیبینی ئێستا بۆ نمونە ئەمە یەکێک لە کارتەکان کارتی سەرایەکە ئەمڕۆ ئێوە جەنابتان لێرن وتر تا توانیمانە هەموو شەخڵێکی کوردەواری بۆنەوە حتا کە پولەکانیش ببینی کاشمان بەکارهێناوە کوژەکەمان بەکارهێناوە ئەو شتانی کە زیاتر لە ناو کووردا بەناوبانگ. پیرۆزبایی ساڵیاتی دامەزراندنی شاری سلێمانیتان لێ یەکەم. من ئەمڕۆ و خاوەنی کارێکی بچکۆلە هاتووم لێرە کاری دەستیم ئاوز کردووە بە کاری دەستی بەشداریم کردووە و کاری دەستەکانی من زیاتر لەسەر جلی کوردیە ئەکسسوارە دروستەکەم بۆ جلی کوردی. لە فەستیڤاڵی شاری شاراندا هەریەک لە سەنتەری ڕۆشنبیری کۆمەڵایەتی بابان و ماڵی سۆفی کەریم لە ڕێگەی ناساندن و پیشاندانی مێژووی سلێمانی بەشێک لە کەلوپەلە کۆنەکانی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی بە دیزاینێکی کۆن و شێوازە کۆنەکەی لە سەرای سلێمانی نمایش کرا و هاوڵاتیانی ژوێنەی یادگاریان تێدا گرت. ئەبێ هەموو کەسێک لە ئاستی خۆیەوە نەک لە ماڵەوە دابنیشە بە تەلەڤیزۆن ببینێ، یعنی ئەوەتانە ئەکسەرێتی خەڵک کە بە زوو بەرجی کوردیەوە بۆ ڕۆژێکی خۆشی شاری سلێمانیە کەوا ڕابردوو ئەو کەسایەتیانە لەسەر بنیاتی دەستی ئەوان ئەم سلێمانیە بنیاتنرا و کۆمەڵە دیکۆمنت و ئەرشیف و نامەی مێژووی پاشەکانی بابان کە گۆڕیوانێتەوە کاتی خۆی لەگەڵ عوسمانەکانە یاخود نامەیان لەسەر نووسراوە یاخود مۆرەکانیان لەگەڵ پۆرترێتی پاشەکانە واتە ئێمە پۆرتمون بۆ خۆم پۆرتێتی پاشەکانم کێشاوەتەوە بەشێک لە پاشەکان. 237 ساڵ بەسەریادی بنیادنانی شاری سلێمانیدا تێدەپەڕێت. هەموو ساڵێک لە 14 تشرینی دووەم بۆ ماوەی چەند ڕۆژێک چەندین چالاکی کەلەپوری و کللتوری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و مێژوویی بۆ زیندووکردنەوەی ئەو یادا بەڕێوە دەچێت بۆ ئەوەی هاوڵاتیان زیاتر ئاشنا بن بە مێژووی ئەم شارە. هێمن کەمال، کورسات نیوز، سلێمانی.